لەوانەیە سلێمانی شارێکی جوانە مرتبە بە جوانی دروست کرایە و شارێکی خۆشە. دەوەریەکە لەگەڵ سلێمانیە هەیە؟ ئەمە لەگەڵ سلێمانیەکە هەبرادەرم بەڕاستی چونکە زۆربەی ئیشەکانم لە سلێمانیە درامایە فلیمە زۆربەی لە گەروانە ئیش دەکەمە من. یادەوەریەکی تایبەت هەیە ئی سلێمانی؟ یادەوەری زۆرە بەس باز ناکرێ ئێستا عشقڵاری نەبووە نابخۆناوەڵە. کاکە محەممەد جێوی سلێمانی و شاخی گۆیشە چۆنە؟ طبعا سلێمانی یەکە لە جوانترین شارەکانی کوردستان بەڕێی من هەر دنیا ئەم بەس کوردستان پێی خۆشە زانی ئەمن هەر کاتێک کە بێتاقەت دەبم دێمە سلێمانی زۆر بە سلێمانی چۆنە بەلاتەوە کورە لەوەی جوانتر وەڵڵا دەرەی پاریسە لە هەولێر ناچنە شاخی سەفین؟ وەڵی تاریکە قیچەکە تاریکە